بۆیە پێتەڵێ عەفو یعنی هیچم بۆ نەکردویت. واتە ئەگەر ئێمە خوای گەورە لێمان خۆش بێ هیچ لەسەر ئەو ناکەوێ. ئەی کەواتە بۆ غەفوور نەبێ؟ بۆچی عەفوو بێ؟ چونکە تۆ لە قوتابخانەیە لە کاتێکا هەڵەیەکەکەیت بە مامۆستاکاڵی مامۆستا گیان ئەم هەڵەیەم کردووە لە قینا کوڕم دەرەجەم بۆ نەشکاویت ئەلی تخوا دە ئەو خەتەی هێناوە بەژێریە سەحێکم بۆ لێیە هەر پێم ناخۆشە ئاوا بێ. پێم خۆشە ئەچمە ناو فایلەکەمەوە فایلەکەم سپی بێ لە ناو دایرەیە حەز ناکەم ئینزارێکم هەبێ. مدیری دایرەکەت پێتەڵێ کوڕم تۆ غایبات و ئینزار و سەرنجڕاکێشانت هەیە. ئەیش پێتەڵێ دەی زەحمە نەبێ ئەی چی بکەم؟ ئەڵێ خەمت نەبێ ئەوە ناچێتە سەر موچەکەت و کاریگەری لەسەر تەرقیەکەشت دروست ناکە بۆ تەقاعودێکەشت کاریگەری نابێ. ئەلی بەس بۆ خوایە هەر پێم ناخۆشە لەوانەیە بێ خوا بۆ لە فایلەکەم دەری نایەنیت و بیدڕێنیت و سپیکەیتەوە ئەو وەرەقەیە حەز ناکەم ئینزار و سەرنجڕاکێشان و عقوبەم هەبێ. ئەچی بۆ لای دایرەی مرور ئەڵێ وەڵاهی مخالەفەیەکت هەیە و لە کامێرەت داوە بەڵام چاوپۆشیمان لێ کردویت و لای خۆم و کەس پێی نازانێ. ئەڵێ ئەخر دەی من شوزانم تۆ تا سەر لێرە بیت بۆ عەزێت ناکێشی هەر بۆم هەر لای بیت هەر بیست دلیتی کە با لە کامێرەکەیان نەمێنێ ئەو کاتە مرتاحترە بم. ئەمانە پێوترێ عەفوو. ئەی غەفوور چییە؟ غەفوور تاوانەکە لە شوێنی خۆیەتی بەڵام خوای گەورە پەردەپۆشی کردووە نەیاڵێ کەس پێ بزانێ. بەڵام هەیە وەرەقەیەکی تری هەڵاوەتەوە بەسەریا و وەرەقە ڕەشەکە لە ژێرەوە وجودی هەیە هێشتا نەدڕاوە هێشتا سپی نەکراوەتەوە هێشتا دلید نەکراوە. عەفوو یعنی خوای گەورە من تاوانێکم کردووە تۆ لای خۆت ئەم تاوانم ڕەشکەرەوە بۆ ئەوەی کە لە ڕۆژی قیامەتا کە نامەی ئەعمالەکەم وەرگرتەوە ئەو تاوانەی تیا نەبێ. چونکە نەوەک خەڵک بیخوێنێتەوە کە ئەلەمها ئەو مقرە و کتابیە بڵیان دیت خوا تۆ نامەی ئەعمالەکە و کەسمان لە ڕوویە نامەی ئەعمالەکەی لە قیامەتا بیاتە دەست برادەرەکەی. کەسمان لە ڕوومانیە کە لە بەهەشتا دانیشتین و ئاوا کۆبووینەوە چی حەزەکە نامەی ئەعمالەکەی لە گەنجیەوە لەو کاتەی کە تەکلیف لەسەری بووە هەتا ئەو کاتەی کە مردووە بۆی عەرزکەن کەس لە ڕوویە بۆ چونکە هەزارەها ئیشی خراپی و گەندەڵی و لادانمان هەیە لەبەرەو لە ڕوومان نایە کتێبەکەمان عەرزکەی. بەس ئەگەر عەفوو کرابین ئەو لەقتانە و ئەو شتە ناشرینانەی کە خۆمان لەسەر دڵمان قورسە و تاوانێکە و ڕۆژگارێ بەرەوکی پێگرتوین و ئێستا تۆبەمان لەسەر کردووە هەمووی سەڕاوەتەوە. لەبەرەوەڵین ئادی کاکە تخوا فیلمەکەی من عەرزکەم وەڵام من هیچم نییە لێی بترسم کەسەیەکی نەبێ نا ئەوە عەفوو کراوی یعنی شتەکەی تۆ تەرک کراوە شتەکە سڕاوەتەوە. ئەجینا ئەوەی کە عەفوو نەکراویت ئەبێ لەو کاتەیە کە مۆقیفەکان حەساسە بێت ئەبێت تویەکی بخەینە سەر یاخود شاشەکە ڕەشکەین بۆ ئەوەی کە کەس نەیبینێ.